ئەو کاتت باش بەخێر بێ بوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە شەش دەربارەی خەمڵاندنە. لێرە هەروەکو وانەکانی پێشتر باسی ئەنجامی لێکدان یان ئەنجامی دابەشکردن بە خەمڵێنە، واتە بە تەواوی ئەنجامەکە پێویست نییە بەڵکو خەمڵاندنە. 364 جاران 12 364 جاران 12 364 جاران 12 لێرە بە دوو جۆر یان دوو جار بە دوو چەشن نزیککردنەوەکانم دروست کردیە. لێرە 364ەکە سێیەکەم نزیک کردیتەوە بۆ نزیکترین سەد بوویتە 400، 12 کەش نزیکترین 10 بوویتە 10 کە لێکدان 400 جاراندا دەکاتە 4000. لێرە تەنیا یەک ژمارەم نزیک کردەوە، ئەویش 12کە. 364ەکەم هەر وەکو خۆی دانا لێرە، ئەو 12ش تەنیا خانەی دەیانم نزیک کردەوە بۆ 10 کە لێکدانەکەی ئەنجام دەدەین ژمارەکە دەکاتە 3640. ژمارە ڕاستەکە ئەگەر بمانەوێت بزانین هەرچەندە پێویست نییە بزانین، بەڵام ژمارە تەواوەکە لە ئەنجامی لێکدانی ئەو دوو ژمارەیە بە ئەژمێرەر یان بە کەلکولەیتەر دروستم کردیە 4368 لێرە 3640 لێرە 4000. بزانە بە ئەوە نزیکترە، ئەو ئەنجامی لێکدانە نزیکترە لە ئەنجامی تەواو لەبەرەوەی تەنیا یەک ژمارەم گۆڕی یان نزیک کردەوە. چینەوە لای ڕاهێنانەکان. لێرە ڕاهێنانی سی 53 جاران 41. ئەگەر بمەوێ 53ەکەی نزیکەمەوە بۆ نزیکترین 10 دەکاتە 50، چلەکەش نزیکەمە بۆ نزیکترین 10 دەکاتە 40 کە لە کاتی لێکدان دوو سفرەکە وەکو خۆی دێتە خوارێ 5 جاران 4 دەکات 20 کەواتە دەکاتە 2000. دەڵێن ئەنجامی لێکدان یەکسانە بە نزیکەی 2000 بە نزیکەی 2000 ناکە 2000 بە تەواوی، بەڵام بە نزیکەی بە 2000. لێرە ڕاهێنانی سیویەک 482 جاران 299. ئەگەر 482 نزیک بکەمەوە بۆ نزیکترین 100 دەکاتە 500. ئەگەر 299 نزیک بکەمەوە بۆ نزیکترین 100 دەکاتە 300. ئەگەر ئەو دوو ژمارەی لێک دەم 4 سفرە هەر چاریان دەبی بنووسمەوە 5 جاران 3 دەکا 15 کەواتە ژمارەکە ئەوە ئەو سێیە خانەی دابڕینیەکان 150000 دەکاتە نزیکەی یەکسانە بە نزیکەی 150000 نزیکەی 150000. چینە لای ڕاهێنانی 32 1874 جاران 582. ئەگەر ئەو خانەی نزیککەمەوە بۆ نزیکترین 1000 ئەو ژمارەیە دەکاتە 2000. ئەگەر ئەو ژمارەش نزیککەمەوە بۆ نزیکترین 100 دەکاتە 600. ئەگەر لێکیان دەم 2000 لەگەڵ 600 دەکاتە 5 سفری دەبی بینمە خوارێ 1 2 3 4 و 5 2 جاران 6 دەکاتە 12 واتە دەکاتە نزیکەی 1,200,000
دووسەد هەزار 1,200,000 1,200,000 چونکە هەزار جاران 600 هەزار جاران هەزار دەکا 1,000,000 هەزار لێرە 2,000 جاران 600 1,200,000 با بزانین بە تەواوی ئەگەر ئەو ژمارەی لێکدەین چەندە 1874 بە ژمێرەر 1784 جاران 1874 جاران 582 دەکاتە 1,90,668 1,90,668 ئەو ژمارەی بەدەستمان هێنا چەند بوو 1,200,000 بوو 1,200,000 بوو چونکە هەردوو ژمارەکە گەورە کرا هەردوو ژمارەکە گەورەتر بوو لە ژمارە ڕاستەکە کاتێک سانە بە نزیکەی ئەوەندە بچینە لای پرسیاری 33 دابەشکردنە 1844 دابەش 22 1844 دابەش 22 1844 دابەش 22 1844ەکەم نزیک کردەوە لە نزیکترین سەد بۆ 1800 22کەشم نزیک کردەوە لە نزیکتریندا بووە 20 کە 1800 دابەشی 20 دەکەی دەکان 90 کەواتە دەتوانی بڵێ 1844 دابەش 22 نزیک یەکسانە بە نزیکەی 90 ئەو جارەی گەیشتینە پرسیاری 34 3575 دابەش 56 3575 دابەش 56 3575 دابەش 56 لێرانە 3000 ئەو پێنجە کە خانەی سەدانە نزیکم کردەوە بووە 3600 پێنجی ئێرەش کە خانەی دایانە نزیکم کردەوە بووە 60 کە 3600 دابەشی 60 دەکەی ئەنجامەکە ئەنجامی دابەشکردن دەکاتە 60 چونکە 36 دابەش 6 دەکا 6 و سفرەکیش دێتە خوارێ کەواتە دەتوانی بڵێ ئەو ژمارەیە دابەش 56 یەکسانە بە نزیکەی 60 ناکا 60 تەواو یەکسانە بە نزیکەی 60 ئەوجا ئەگەر بینە لای ئەو ژمارەیە 6435 دابەشی 529 بکەین ئەگەر ژمارەکان نزیککەینەوە پێشتر ئەگەر لێرە ئەو شەشەی خانەی هەزارانە نزیککەمەوە بۆ نزیکترین هەزار دەکاتە 6000 ئەو ژمارەیە دەبیتە 6000 لێرە دەنووسم 6000 دابەشی چەندی بکەم دابەشی ئەگەر ئەو ژمارەش نزیککەمەوە بۆ نزیکترین 100 دەکا 500 لێرە 500 دابەشی 500 وەڵامەکە دەکاتە یەکسانە بە چ نزیکەی نالێرە بێگومان تەواوی 60 چەند پێنجی تێدایە 12 60 چەند پێنجی تێدایە 12